ڕەشە جان ئەوە چیەکەی لێرە؟ وڵا خەریکی پاکردنەوەی دەمان چێ بوو. لای بە مردومرێ دای مەڵی مەدالیایە بەدەستە با تووشی قەت لێ نەبی نەکبەت. لابم کاکە لابم. ئەڵێ مەی نەچوو سەریشی لێبەی؟ خۆ بەرەوەڵا چوم سەرێکم لێ. دلای بە چوم سەرێکم لێ خۆت نازانین تەبیعەتی چۆنە. خۆ هەر شتێکی پێڵی ئەم کابرام ئەوشکێنێ. ئەو تەبیعەتی هەیە ئەو ڕۆژە منی بان کردو چوم سمێڵیم بۆ ڕەش کردێتەوە بۆ من مەشغوڵ بووم ئاوەخت خۆم دانوانە بوو کە یەک شقازلی ئاوای لیام ئێساژە جۆچکەی مێشێ باشە. تۆ باسی سمێڵەکەکەی یەک مۆزوعی زۆر گرنگم لابوو. ئەم کاک محموود سەروی خۆمان وتمە چم پێڵێم چومێتە پێشانە لەگەڵ مۆزوعەکەم لا باس کرد بۆ ئەوە بۆگزیشی لێنە. کەڕەوەتم کاکەجا من هاتوشتەوە باسکەم. تۆ بۆ لە منەی؟ دەبەخوا جارێک کرداوە بمری و قاپێ دۆم بۆ بێنە ئاوا دانەوە کە یەک هەلەی ئاوای لیام وەڵی سەر مێسەر ژێشێ باشە. ئەو دکتۆرەکەی خوارەوەزانی خۆ ئەوی بەیتە ڕێگە هێنامە بۆ سێرکردنی پشیلەکەی ئەڵم کاک شوێخەوە دکتۆر هاتووە لەگەڵ ئاوا دەمانچوارۆ کوشم گۆرەهاتی دەلای بەس کوڕی باوکم سیلاح شەیتانە داهاتە بڕۆ سەریکی لێ بە دەهەستا دەتۆ بەخوا من ناوێت من بچم ئارە دەبڕدی بە ساقە بم الحکم لله دەبڕدیش بم قەڵافەتەوە ئەوە شێرێ بەگوێ بگرتە عەمرن نەمێنێ باشە. وەرە چی دەوێ؟ نەوەڵا چاک نیمڕۆ من بشێندەی ئەمرین نەمێنەیە. ڕەشە چی بوو؟ عەلەیکوم ئەسەلام بەخێر بێت. جا چی نەبوو؟ بەخوا دیارە جەوە هەیە. جەوی خۆش نوکتە گەمە ئای لەخوا بەزیابێ پێم خۆشە خوای لێو بەزیابێ ئەو چاک بێت و ئێمە چاومان دەرێمان نەخۆشکەوی. کۆرە چی لەخوا بەزیابێ دڵ خۆشە وەڵا کاریشی پێکردم هەر لەگە منی بینی بتی بڕۆ ملێ بشکێنی تۆ بەم ناوە. یەک شتێکەشی وتم لەگە ڕێز و حورمەتمە وتی بۆ کەچەڵە بنێ نێ بەم ناوە. وەڵڵاهی ڕۆحیشی دەچی ئەم جارە ناچم بەلایە. ناکرێ ئەم پیاوە ئەمە هەموو دەقێ ماشکێنێت و ناکەدی پیاوی گەورە کە ئەو شتانە ژەکاوەکو وایە سوحبەت بێ ئەوە نازعی کا بەسەر بە نازی چی قەیناکە تەمان یەک شتی کە ژاڵێم تەمان ئەمەش لەگە ڕێز و حورمەتمە شتێکە بێڵم پێ ناخۆش نییە تەمان لە ئوتێلی شاری جوانە بوو خەنە خوارەوە فرێ دوو تەلەفۆنەکەوی یەک دەنەک من بە خەیاڵمانایە تێگەشتی خواکە ئەو چاگە بێت ئوتر من هیچم نایە بۆی نان بڕاو نەبی. کاکە نامڕاو نامی هەزار ئیشی کە زۆرە بەڵام تۆ دیارە حەزر بەو ئیشەها ئیشی ڕێز و حورمەت و احترام و کەرامەت و ئەمانەت پێ خۆش نییە بۆ یار حەزەکەی لێرە نانە من حەزم لێتی خواکە وەکو پێم وتی ئەو چاک بێت و من هیچم ناوێت. ئاغا چۆن تۆ وا خۆی بۆ تەندروستی باش نییە؟ ئەی چی بخۆم؟ ئەڵێم ئاغا بیتەمان گێنگوینی منەبر بۆ ئەنتاڵیا بۆ دورگە خۆشەکە ئەیکە خۆش بوو چۆن سەیری دەکردم و چاو بۆ منەگێڕە ئەو بە قسە ناکەی ئاغا دە قسە بکە ئەتوانی بڕێوازم لێبێنی؟ ئەڵێم بلێرم بە شوێن دکتۆرەکەی تاران هاتووە بێ بۆ لاو نە لە دکتۆر بێزارم دکتۆری عەرەبی و ئەوروپی نەمبانە چمە لای هیچی ئیسفادەی نەبوو نامەوێت دکتۆر بمبینێ ئیستا ئەتوانی بڕێوازم لێبێنی. بۆ بڕۆ مەڵم با بنێرم بە شوێن دکتۆرەکە ئەمە سراحەتێ بکەم بڕێوازم بەجێم بێڵە. ئەوە چیەکەی بلە چیەکەی؟ گورە هەو درۆنە بەسەرمانەوەی وەرە ڕۆڵەوە حاجی لەقلەقە دەوازی لێبێنە دەوازی لێبێنە ئامۆژنجیانە و بۆ ئەگری بۆ خوارجی نەبی تۆ منیش ئەگریم چۆن ناگریم بۆ ئاغا وەڵڵای ئاغا ژنجیان ئەزانین چ یەک شتی پێ بڵام عاجز مەبە ئێمە لە ئاغا بووین هەستاکەین خەلەلەکە لە جەنابتەوەیە. چییە؟ ئاغا ژنجان تۆ توانیم بچی بۆ لە ئاغا دوو قسەی خۆشی لەگەڵاکەی ڕۆمانسیەت باوەژ ماچ لە هەمووی گرنگتر تۆ باسی یادگارەکانی لەگەڵا بکە. ڕاستە کازانی شتێکی کەژێ بیکەی دوو دەنگ لەم ڕۆنماسی بێتی عەلەمی تیان نامێنێ. ئەرێ ماڵا بێ خۆ ئاغا کەڵەشێر نییە ڕۆنماسی چی؟ ئەڵێم ئاغاژن یەک هەلی ترم لایە بەس بەقوە هەنە چەند سێرەکەم لە ڕوو نایە پێ بڵێم. وەڵڵای وتم لەوانەیە ئاغا تووشی قەبزی بووە دوان لەم شافە دەبڵانی پێڵگرات دەرەجەیەک ئاغا. زانم من قسەی خۆشی بۆکەم باسی یادەوەریەکانی بۆکەم باسی جارانی بۆکەم کە چۆن چای بۆ منەگەڕا و حەزی لە من بکەن چی قسە ناکە. ئەی وشتی شکەش ناکەی ئەڵام ئەم جەرجیرە هەیە ڕۆژی دنا دوو دەستکی بۆ بجنەبی خەسەبەتێکەوە لە جادی سرکە دوو قەترە تایگەری بیاگات لە دنیای ئاغاژن هەموو شتێکی بۆکە دەر لەبەرەوە هەڵسا
ئەمانی کە ئێمە پێماوەتی تو بڕۆ جێبەجێکە بەشکم ئەمە خوا و نەخۆشی چاک بێ دەبڕۆ دی ئامۆژن گیان بەشکم ئینشەڵڵا تۆ بینێ خوا شفای بە سەیری قەو باڵا بکە. بۆ قورعانی یەک شتی پێ بڵم ئەوانەی بۆ من بیخۆم خۆ ئاگەی لێنە هەروازی لێ بێنە ئەرە تۆ عیب ناگرێت بە چای ئاغاژ نەلوێ دانیشتویت ئەی تۆ خۆ بۆ دانیشتی وەڵا لەم دەقەیە حسابی ئامۆژن بۆ تۆکەم نەکەی هەتی کاسەی سەر مەڵەگری لای بە زەردەواڵە چیەکە بەسەری منەوە من خەمی تۆم بوو خەمی منە نەبێ ئەڵم بەشمە خۆیان بۆ عیلاجانێتە چارەسەر بێت و ئێمەش نەجاتمان بێت ئایتەگە چاک بێت ئێمە بۆ خۆمان پاڵی دێینەوە تەلەفۆنە جوابێت تەلەفۆنە بەرم چییە نایناسم ڕەشە ئەلۆ باڵێ بەڵێ خۆ بم نەباکە نەوەڵڵا بەساقە بم ئێستا دکتۆر هەر ناتوانێ ببینێ کوری کاکە ئەمەمان دکتۆری هێنا بۆ لای بەخوا تااقەتی دکتۆری نەماوە چی؟ ناوی چییە؟ برزۆشێت ئەجاکەشێت بێت چۆن نەتوانێت نەخۆش چاکاتەوە ئەی عینوانەکەی باشە بە ساقی چاوم ئەوەی تر یا من و ڕەشەیەن یا ڕەشە و منین باشە بە قوربان دەیخوا حافیزی بێ ئەرەوە چێ بوو؟ کورە مە حەکیمێک گەیشتی وتی دکتۆرە نێرم و دوای وتی عینوانی زەلانی خیاومە تێنایی برزۆشێتە برزوو ئێوتی ئەمەگە زیرەکە سەرەتانی چا کردوێتەوە ئەشەمبی لە باس ئاغاژم بێتەوە تێگەێنین ئێبنیشەوەمێ باس بە قورعانە زانین چی ئیشێکم بۆ دکتۆرەیە فرسەتە خەیچێکە کە پرسیاری خۆتی لێ بکەی احتیادیە وڵاتم باشمە مەخوا تۆزە عیلاجێکی تۆش بە هی من کوری هەتی من لە مناڵیەوە مردوم نە بەخوا ئەوەی تۆ زای مۆزوعی چیە مۆزوعی شاری جوانایی کە پێم وتی ئەمە تۆ زەها قورسایت بۆ بگەڕێنێتەوە کورەوە زۆری احتیادیە گوێشی مێرێ ڕەشە باڵێ ئەوە ڕشکەیە نانامە شمڵیە ئەی نبینی ئەمە ترێ بەدەستمەوە ماڵە ماواگری بەرێت دەمە ماوی ڕۆڵە دەیکی کەش ئامۆژت گیانۆرە وە قوربان بەخێر بێت و ئاغاژم خێر بیتەوە خەجاڵەتم نەمتوانی هەستم بەخوا ئەوە ژنۆیانە مێشێ ئەرەسە عیب ناگەی دانیشتوویدا ڕمە ژنۆ مێشێم بابا عیبە وەڵای تۆ بە قورعانی ئەوەنی بی بە پیاوی ئاغا ئیتر ڕۆژێ قەدزینیەکە مەردزینیەکە ئاوە ڕاقی تۆ خۆ بێن بیام بە کۆڵمە ئاغاژی یا بەخێر بیتەوە چی بۆ وەڵی وەزعەکە باش نەبوو هیچ ئیسیفادەی نەبوو هەموو شتێکم بۆ کرد هەر وەکو خۆی تو قسە ناکە دەوڵە شافەکەش هەمووی کورە ئامۆژن مژدەم بەرێ مژدا یەک حەکیمم دۆزیوەتەوە هەرمە پرسە ناوی برزۆشێتە ئەڵێ سەرەتانی چا کردوێتەوە ئەڵێ ئەوەی کە زۆر شێت بووە دەستێکی بەسەریا هێناوە ئاقڵی کردووە دەیخوا گەورەیە بەشکم دەبانەکەن جابێ من و ڕەشە بچین بە دوای بینین بۆ ئێرە دەبڕن خێرا بچن بە شوێنە دەیخوا گەورەیە ڕەشە بڕۆین حازری دەستم کۆرە چی دەستم بکرە باستی ئامۆژن جارە خوا حافیز ڕەحمکەی ئەو پیاوم چابێتەوانی چی بکەم نازام چۆن بە ئاغا بڵێم بچم پێی بڵێم ئاغا گیان ئەڵێم قسێ بکەم بیک بێرم بیکەم بیکە بەڵام باسی دکتۆر نەکەی نا ئەمەیان دکتۆر نیە ئەمەیان حەکیمە بەڵام بەڵێن شێتۆکەیە شێت ئێ باشە من دکتۆرەکان چاکم ناکەن ئەم جانۆری شێتە نا ئەمە سەرەتانی چاکردێتەوە بابێ تۆ ببینێت باش بابێت بەڵام بە مەرجێک مەرجی چی؟ ئەو خۆمەی زانم یاخوا بەخێر بێن ئەو دوچاو جاوا پێتان بڵێن باوەڕ و قەناعەتانە ئەم دکتۆری ئەمەە دەرەجەیەکە تێگەی دکتۆری تر هەیە بەخوا بچتە لای 500 ئازای دیا سەرفەکەی بڕۆ بۆ مختەبەر وەرەوە بڕۆ بۆ سەیدە لە عیلاج بکڕە باوەڕتان بێت لە دەرەوە 100 دانەکە زۆر ساڵ بەزەی منە بەر خاتری ئاغا نامێنێ قەڵەماڵقی دروستکەی تێگەی لەبەر ئەو کامتان نەخۆشن ئەو کوڕی منە نەخۆشی ماتەمین گردێتی زیاتر لە 2 مانگە قسەی نەکردە بەسەر هەردوو جوام سەر و 25 منێ بەڵێ دکتۆرەتان بینەوە نەجاتانە بێت چارەسەریەکات ئیشەڵڵا بە پشتی باشە فەرمووە من دانیشن مەڕۆ لەسەر دکتۆریە دو دانیشن دەلەتانە بێ بێن ئەی یەخوا بەخێر بێ خوا بەخێر بێ سلام عەلەیکم یاخوا بەخێر چاوەکەم یاخوا بەخێر بۆ لای ئاغا هاتوون نەوەڵا و کوڕەمە نەخۆشە بۆ لای حەکیم هاتوومە
نەخۆشی دەرونیە خۆشە خۆێرە نەعیادێ و نەمختەبەر ئەمانە چی ڕەشە دەرەوە چی؟ بابە خۆێرە عیادە نییە عیادەی پارەمادا براکەم پێنج زمانەوە کاکە ڕەشەمە چی لەمە تو وەرە تەنیش بڵۆ ماڵەوە بێتە تو وەرە تو شەق لە خێری خۆی ماکە بەسە بە پێنج دەقە نەجاتیانی بەس دەسی لێ بجوڵێنە باشە بە خوا بەخێر بێ طبعا زۆر دوای لێ بوردنی کاک دەتووە کە بە سیاری خۆمان نهاتیمە شوێندا بەس تۆ جەنای بە چیە بە تەکسی هاتی؟ نەوەڵام من سیارشتم پێ نییە ئەی بە چی هاتی؟ ماتۆڕم پێ بە ماتۆڕ هات بە ماتۆر هاتی بەس مناڵیم گەڕەکە نازانم بەدڵم نییە خێر بۆ؟ لێوە تا هاتم تۆزێک سەری ئەڕۆتم بازوو فرای ئاغاکەوم ئەم تەرەقیم داخستە بوو سا ڕۆشتم ئیتر ئەمە ڕۆشتوو بۆ دووە مناڵ هاوارەکە ئەڕاست سۆبرمان هات ئاخر عیبە من سۆبرمان ئەدە تۆش ماڵاوێ دێجێم قۆچەکان داخستە بە واو لێ نادە؟ ئەدەیدا ئاغام بۆ باکەن بە فاسێکی بکەم نا ئاخای چی ئەوە نەخۆشمان هەیە حاکیم ئەم کوڕەممە نەخۆشە تەقی بە دوو مانگە بێنوتقی گرێتی قسە ناکاتەوە باشە بە قوڵوا من هاتم من لێرە ئاغا ببینم و بڕۆم ئەمە چی ئەمە بۆ تایێنا ئازان چی کاتە تۆ ئەمە یەشی پێنج دقی بڕێکەوە دوای چنە لای ئاغا باش دێ بساق ئەمە وتێ چیەتیم کوڕم قسە ناکات تەقی بە دوو مانگە نەخۆشی گرێتی هین دەروون هی دەروون بەڵێ هەر هیچ قسە ناکات هیچ قسە ناکات دوو مانگە دوو مانگە بەڵێ بابە چۆنی دەگەر گوێ لە دکتۆر کاکە باشی هیچ ناکات عیلاجەکەی لای منە دەست خۆ دکتۆر تو عفویە پرسیار ئەوە ئەو سۆندەی ئای بۆ ڕاکێشی کاکە ئاوی چی برێ بەچال لە یەکەم تەدەخل لە ئیشی حەکیمی منامە باشە حەکیم جێ هەقە نەبێ کاکە هەق نەبێ فەر بێڵم ڕۆحەکەی فەر دەستی چەپی کامەیانە ئەمەیە ئەوە بۆ بگرە بەس بەڕڵای مەکە ئاوە ئەڵڵا خوایە بە ناوی تۆ حەکیم هۆی چیەکەی خاتر خۆ ئەمە قوڵ چەتاڵی بکەی نەنا خۆم ڕەبت یەکەم لە بەس شەپقەشی لە سەرانیە کڵاویشی لە سەرانیە بەس خۆم عیلاجەکەم قەینە یا ئەڵڵا خوایە حەکیم کاکە نایکوژم برا بۆی کوژم ڕجاتان لێکم تەدەخل لە ئیشی منامەکەن نازانم شێوەی تۆکەم زۆر قەلەقی کرد دوو من شوی تۆکەم خەریب نیلا نازانم تۆ ئەوە دوای قساکەی دوای تعرفەکەی بەڵێ قژە زەرا کردوتەوە بەڵێ بەڵێ دوای قسەی لەکەی دوای قسا یا ئەڵڵا خۆ بە ناوی تۆ ببورت خوا بولاو ئەکەوێت کونەلوتی چووکە ئەوێت لەسەر دڵی بێت ئەوەتە سێر دڵە سەگا تان تەرڵم وەڵا دڵی لێ نایە دەمە مردووە حەکیم چارەسەرم کە خاتی ببوورە وەڵا دڵ لەو لایە داوای لێبوت نەکەم بەخوا مەشغوڵتان کردم کاکە دەبێت هیچەکەم بکەم ئەوە میتوانەوە تۆ کاکە هیچم نەوتوە چییە؟ ئاوا دەست خەرە سەری باشە بابە باشی بە قوربان تۆ حەزت لە گەڕێکی شێم خێدینە تەپەکەی زیایی نەکرد ڕۆحەکەم تۆ حەزت لە گەڕێکی سێتاقانە هەر زیایی نەکرد حەزت لە گەڕێکی بەختیاریە هەلا ڕەتەتەق زیایی کرد تەپەکە زیایی کرد بە قەبری باوکم خەریک هەی دۆزم بۆ یەک تۆزی ماوە ئەها تەپەی دڵی زیایی کرد یعنی حەزی لە گەڕێکی بەختیاریە لە گەڕێکی بەختیاری حەزت لە کۆڵانی دووە نەهەرۆکو خوێتی حەزت لە کۆڵانی پێنجە زیایی کرد هەتا ئەوە زیایی کرد یعنی حەزی لە کۆڵانی پێنجە لە کۆڵانی پێنج حەزت لە دەرگا گەراجەکەیە بچیتە ناوە یەک ڕتمە حەزت لەو ماڵەیە کە ماڵی ژمارە 122 عەمودەکەی لەبەردەما باوکەڕۆ فڕی تەپەی دڵی ڕەتەتەم قسە بۆ سیر مەکەن کاکە دەبێڵی ژەکەم بکەم چارەسەرم کە خاتی ئەوە خەریکم بە قوڵە قابلە خەریکی ماتۆڕ لێخوڕینم دەبێڵی ژەکەم بکەم باشە لەناو ئەو ماڵەیە حەزت لە ناوی کاک فەتاحە سێ چوار دەرەجە زیایی کرد هەستەکەم ئەو فەتاحە ژنەکەی ناوی گوڵچینە هەرزیا کاری ئەمە چییە؟ یەک دەقەسە ناویکی پێڵم بزەم حەزت لە ناوی سەوسەنە
باوكم الروك ولا ما هالفري خليه بتاكي ضري رتتا سمك الرجال ليك بنمتك ميا كان رجال علاجك يمدوزيوا دس اللعبة حكيم دس اللعبة جاوكم لقرتي باختياري كولاني صوب مستوى مالك تنش عمودك كتي كان هي ناوي سوسنه وي بخوازه عالمي تانا مين حكيم جان دس ما كان بس او شو دوله من ومين هذا من باوك راسك تخسر كل شيء افرين دكتور اذا تشيوب ولا من زوين مهم تشيوبكم لو زياتن تشيوبكم داك صب كدي كور او لا او شنو يما بقجي وارك يبرم بقران بيان راجي نامت انا بابا خو من فتح فالم من فالشيم من نشتو بوغل مو كاو بوغل من حكم شي بابا من دكتور يكم سيري باختياري مني بابرين وقرب سر ورد بنا والله مزول سيري حد اخر مع اخونا والله خليك بياو دهريه كان لا يبكاك وتماشي وتشي بلا هو زين شغال دكتور هو بيعني خمس وانا كرين ترى ما الدنيا زاشته يعني بفرد اردك انا لا والله انا بشيله وشتي زول بشيله سوري انت لا بقول بلا بو سلام بو قلافته وبو حاجه ولا بشيلات خد الدكتور جا خو زين بخاف شيله الصقر ولا بشيلات هي صقر بشيلات واني تخوها انا من شي ويتو نازم والله يزور شي ودكم والله اخو احتمال يبل انه بازار شنو قشت كان ما بيتي كتبه ستين انا سي احتمال هذا والله جنابي شنو خوش ويت بارك قربان وتتشيما والله الدكتور جا مش شفاف زوزو برزه برزه انجا امانه نوسنيشم امانه خراب محزم زول لشدينيا رجعنا الدوسيه زمان باقرا محل بيتكلا كم ايخوم خور بو سلام جاء قالوا ابي خطوه شي لبنو تاعت جوالاتي بلنشي نقبتي خوم اي باش تو يكشن هذا مستكم توم لشوينك بيني و لشويه بالضبط الدكتور جا انا بازار وقرب الغى وخلص يتخيل احتمالا او جاي يغسل روح حكم تو نازاني شي زور خرابه بلا والله يخرب شد بلمشي والله الدكتور نابي شي خوي بس من علاج ملاح حاجناكم بيخوم اي بوي خوي كوات علاج زوري كان بقولته لا والله اي خذنا من السلم علاج كذوات ملاي دي بو خويا لواني روشيده توانزها كنافه بخوامه والله راسي زوز اخرى حازل كنافه شا شي لنا خويا نريبا بداخي خوما خوما كوشو نايخو خلافه بابا مخاتي خواتو شكرتها بس علاجي كم رخصتي لي فاصيكي كم بونا فرمو بس توزي سوا بس تشارك خو من خمك كاكا يو هنا تاع خو من هنا روح كم توجان شارك بو بيا خمر انا اظن كم بيرتوا انا بس ري بيا غم الناس والله مخواش وي اما كم اسبير مكوتوا شوف تورق للدكتور رامي اكيد كان دكتور رامي اوني بابيري عدنا وينا افلام كاتو لك هبوزو رجلواتي ابو ناليزير ما لم يشكوا معه توا زور كثير اللي يكتيه دكتور راسي زوزو خوش حالهم راسي سلام دكتور دسي خوش بالدكتور ركزوا بارز صافي دكتور جان دفر وباكشن بولاي جنابي اه والله اغا اي بو اغا بابيت ايه من اشتكان مليري نابي بس عقبه جنابي بيبو اخر روحه كم اشتيوات شلون بدا بابي ولا من هو امهم وش اخر نابي كان هاي الدنيا اشتمبي من روحه كم انواع واشكال شي زنبي من نابي دكتور جان والله يا ملا مالي اغاس بلي بكارنا يعني ابقى شو مردير تشبيو لا اما هي ما تورك ما تورك ايه وش بيه من هموشتك خومي كم بونيه من بس دكتوري بشر والله بخوا بيانيان برادري كم هي دراوسي معنا سهركي عنك سباتريكي مردوا باشا خوم سلف لي جف فم 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 الم تتقزل تزدب سركو با بالي بيونا يكسر ايجاكا خوش او ما تورم لقى قايش اشتيكي بين اختك تسوري كم بوزنيني بفازيني اشتيك لقى وام كم ده هسه بس عقب بابشن بولاي اذا اخذ او بين بقول نابي شاكر نابي او نا ازاني بو او هذا دكتوري بيني سيقي بيك دكتورنا معه تيجي ديجال لبروجك شتيش اصلا ديبو اغا بكارمي لا او نابيت مش بخوا برقنا يا ساتشيب كم ده هسه السبب لا أرين كان زين شيء ولا قوة إلا بالله اشتغلنا هالقرا إما أرين بانتي أقرب وباقي يا الله فما دكتور فما ده إنجا أنا زين شيمبو كان بتشن أغام بوبيان بافاسيكم زين شي ساتشم بدو بلا مو حزناك شاري دكتوري نا عمي دكتور ديو بيزار بوا يا ولي رب من يساتشم بولا باشا ربع شلون برو باش هذا زي حلي شي بوكي وانا خوش نجات يا مجلس قال ما بين قلت خور رزقار كان نقبت من بوخا بو خو بقري من عين شي دكتور
دواوي كعلاجي شو خام كرت سرك من هو عياده اخي من بو من عيب مشيل اخي عملياتي فتقي بوكم فتقي من؟ والله عيبه من يدنك ولا شيء زلك من ام بيني لدواء هات وشو هردوشي امالي ها؟ نانا نرجوك الرومانيه ما بكرو قنبل وشتي بوتشيتو انا نرجوك الرومانيه وبكاري يعني ما شو جاري شي بطاقه مكان بالنوع حسين مكان تاني شي تيجي مر بخوش باشا ابونا هات او براد يد يستاهل يستاهل والله ينزل والله انا اللي قال اخر تسمنا شو خيتك نقمش علاجك باش نجاتي بي والله مجد المنطقي بدا سوا اما اشكاليه كل تاريخ من حكينا خوشي هاتو تبدس من زلاطه يا اخوه لا شيء زين زلاطه والله زلاطه خير وتباتي ولا ثاني ابل جايو شتى تماتو خارج تاني بسيطه وش تاعنا انا بس حوالي كذا كم زانت تجيب الروم اري كاكا دورك اخي دورك انا بلاد شي علي دكتور جاب دشت جاب بس عقبه شي اغاثا بس تو لا والله اما زين شو انا اغا نعي بجنها ببيني اتواني للري ام حبلو علاجي اغا من بك يا فاسكي بو ما او سريبه شي وربتها اغا اخي والله قناعت انا والله يا مزور قرصه ابي هرشي مي موريكانم هي سبي خمكيش ولا بخاطري ولا بخاطري شي كم ده صلاه علاج انت هي واش داخل اصلا ديما نسيتو انا شو سمر خوم ودوده بس رجعت عندي كم سنه كان سنه يا الله يا نامي اما شي يلا قال لي كم وزبه ده تو بس رنقيبه خلط وبرقنا اقري ده بس اري البلاد ده ما بس كان امبير دكتور اما امبير وشرني اما بس فولتيه اما او بس يحزل قسنك سناك لا والله شو كان امام خسته ايش اما ربط بي يكسب بعقلي او بعقلي من يشوف ده يا الله اخويا دسيتي باش باش اما ده اخي خليه شو مكي شو راي زين شو خليك انا خوشي يا كان وابكن اروم منها باش ديك القصه قاعد قصه بس انا صادق ويا انا قال ودي انا قال ايه على شي تقول شي شغال شي بو بوكس انا والله شي تام بيقول الحقيقة تقريبا علاجك يمدوز عاكم اخوات دكتور هذا والله دوزي مو ها شي والله ناير بيلك دبي لك هكا زوري اعتياديه اخر ايوه نالن اخا عصبي وباخوان ناير كاكا جاكير وسي اخواك ونخوش غير شاكا بيه دبي دي بس والله نخوشك ايه بتشوف الناو زيراب وتوزي ملل الزيراب بكون نفتي اللي بخواتو دو قاب جوشي بودان بابي خواتي علمي تيانا اري وتوعدناك دعنا والشيء اي والله فحسك شو لا اي اخذ دهونات والله يا ولد كيف بابا فحسك ولا بابا اليمين ولا بابا فحسك يا حرام وجب واش هو تشيكو بولي اخا جان شو اللي لا بقى اخا تنسل كاوتش كاو خاطر شو قبول يا جنيبا يا لبا جوب خات هو من راسته راسك اما ابي جوب خوا ابي نزل كاي شابي اما لخم نبستو اما اللي نبستو بوي دركوتوا افرين دكتور براسي تو دكتوري لمولا همسي خيك ما بقسم بتو همو علاج كان لايتو شادي خمي من مي نية مراوية جابت الليبو والله باخكي خوم بخوا عين من البخي ودكم أربو هنا بيت يسوع أسعين شون أو نازون زب السر منها ما كان بقول أنا مسؤول أنا تحملنا كين كورتارم فرير ريك هربم تحملنا كم من تورا آخر بو توري قولي من بوتي توري روحا كم قزال لقبري باوكم بزان الروج ديك سبرايزك بو كردم قولك شتيك سيدي الصدفة يا ريك أبرو سبرايز يقولم بو كردي مراس والله بو بيناي كوا أوتا أها تا 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 او تيا والله يقول لك يبيو بتوايق دقة والله هالوري وها أوتا أو بونا نشان دعي قلينكي من تورا يا أخي دبوتي توري تو خود قول يا أخي السبب نبي بزانم بو توري وعد ما به هاوك موعد بيد أجا جيبه جمنك السميلي خو مساشم هل تشيك به
ئیتر نابێ بڕۆی بۆ بەخاو بەسرا. ئەخ دەتوە سێری کە ڕۆحەکەم ئەوە مەڵێ ئەزانی بۆ چکە من ئیشەکەم ئەوەیە وان نەبێ من پەک مەکەوێت بەخوا ئەم باە لەو کونەوە بێت احتیمالە مووسڵ و بەسڕەشی تێکەوێت. ناوە چییە؟ ئەنێ بە گیان نابێ ڕۆژێ بەسرا ڕۆژێ بەغدا ڕۆژێ بەسرا ڕۆژێ بەغدا من حەزم بەوە نییە بیتە هەر لەگەڵ من بیت. بەسەر چاو کەمیەکەم و محاوەلاکەم هەر نەچم لەبەر خاتی تۆ چی لێ بکەم گۆڕی من. دە باشە ئەنجا من برسی. برسیتە؟ دڵمە بۆ دەرێنم بیکەم بە دوو شیش و بدەمێ؟ نانا سپاس. دای خواردنیشتی بۆم بۆ بکە. بەسەر چاو ئەمریکا حەزی لە چییە؟ کەباب. کەباب سەگا خوێ. یا الله خوایە حەمە مەولود ئەوە تا وەستا محەممەی کەباب. بەڵێ گیان وەستا محەممەد چۆنی؟ من لە خزمەتم ئەمریکا. قوربانی تۆ بم ئەگەر عەزیەت نییە دوو نەفەر کەبابی دەرەجە یەکمانەوێ. ئای بەسەر چاو هەر تۆ دوو نەفەر کەباب لە خزمەتم. بەڵام زوو بیگەێنە بە قوربانە من برسیمانە. نا نەخەمە نەبێ بەسەر چاو هەر ئێستا. دەباشە دێ خوال لەگەڵ. کاکە دوو نەفەر کەبابی سەفەری بکە برا. یەک تۆزیکە کەبابیت کەباب. حەسەن ئەو کابە نەبوو کاکە دەبێنە برا. ئەیوە ناسی ئەو کا ناسی چی لە تۆ؟ ناسی ئەو لە کوێ تۆ؟ ناسی ئەرە قڕ چی لە کاکەوە تیۆ چی لە تۆ؟ ناسی والله نازانم قوربان چۆن نازانیەوە لێرە نین کاکە؟ نازانم نەمبینیەوە. دەی بیلال جوان یاریکە دەی ملشکاو دەی شێرزاد فیشەک ئیدەنەوە بۆ کوشتمت. ئەرێ هەتی تۆ چیەکەی لێرە؟ من یەک نیا سەعات بۆ تۆ کڕێم لە کوێی تۆ چیەکەی لێرە؟ تۆ بجێکەم نایبینی؟ لە منی بسێنە بۆ خاتری قورئان هاتی تۆ حایمەری بدۆ دوو جارە کەس نازانێت تۆ پیاوی یاژنی بەبوونی ئەمە ئینەش تەوانێ نازانم چی بکەم لەگەڵ توی هەستا تۆ زۆر واز لە کەبابە بۆ چیە هێناو تۆ نازانم تۆ واز هەستا ئەمە کەبابە بۆ مەرگا یاسینی بەرە واز لەو بێنە بۆ نەنێگەتیڤ بیرەکەیتەوە لە ژیان. نێگەتیڤ چییە؟ وای گیان باوکی دەی فێری سەقافەتمان بکە هەستا بعد نەدەم بەشە هەستا بەرە مارکا یاسین دەی خێرا کام یاسین؟ یاسینی خۆمان وەسە یاسین. زەلامە درێ لە سوورەکە. بەڵێ هەستا دەی ئێستا باشە یاسین لە سوور دەستە دەی ئێستا چەنە باسی مەکە. گێڕەکەیتەوە. دەی ئێستا بڕۆ. ئەوە بردم. وەرە بۆ چوە؟ ئینە تو دەمانەوە. وەرە ئەوەتە بەدەستمەوە هەستا خمە. دیگرە دەی وەرە ئەمە تا دەدیگرە. دەبڕۆ من شکە دەی خێرا زۆرەوە. بۆ چۆ؟ وماری کاک یاسین وماری خۆیان دەبڕۆ. کام کاکە؟ سوورەکە. لا حول ولا قوة إلا بالله أمتي والشيط مالي ورانا. چۆنی؟ ناو چییە؟ ئەمار بچین بۆ گەرەکی ڕزگاری؟ با بڕێ. بیکەرەوە. چۆنی دادە باشی؟ باشی بەخێر بێی. ئەو خواردنەکەتان هات. خواردنێک چی؟ باوکم وتی بی بە ماڵی کاک یاسین داوای کەبابیان کردووە. ئەڕە کاک یاسینە ڕاگای لە دنیانی لە بەخای یاسینی داماو. تو چێڵێ باوکم وتی بی بە ماڵی کاک یاسین ئەڵێ برسیمانە بە خواردنمان بۆ بێنێ. ئێمە شتی وامان داوا نەکردووە. بیبەرەوە دەی. باوکم وای وێ. تۆ تەکیدە تەلەفۆنێ بکە بۆ کاک یاسین. ئەتو ڕاوسە بە تەلەفۆنێ بە یاسین بکەم ڕاوستە. گاڵتە چی ئێوەم پەبجەکەشم نەکرد.
ئەوە جەڕسە هەڵی ناگرێت لە بەخوای داماوە چۆ کار و کاسبی بکە. دایکیان باشی؟ من زۆر باشم. یەسۆش باشە. ئەوە تا. یەسۆ؟ ئەوە دایکمە. دایکتە؟ ئەوە تا. نعیمە خان چۆنیت؟ ئەحواڵە؟ باشی شکر مامە عەلی چۆنە باشن شکر؟ ئەڵێم یەسۆ. تخوا ئەگەزانی چۆن لای خەزورم باسی مەکە بڵێ یاسین ئاوا چائهێنێ ئەمانە کە تۆ بۆ شخصیەتی من جوان نییە. سەرچە. دە باشە دایکیان دایخم باشە؟ بێخوا حافیز. گوڵە باخ پێم ناخۆش نەبێت ئاوا لە کاتێککە سەوت و سوورە قساکەی حەز ناکەم دەرکەوە من شتێ بۆ بێنم. بۆ؟ ئاخر لەبەر کاکە من ڕۆژی دە 12 سوڵحەکەم. بە خاڵێکەوە خۆڵی جامانە و بە قەفێ سمێڵەوە چابێنم خۆ من لە خزمەتە حەزەکەی لەسەری قاجەوەستم لێ تا ئێوارە. ئێستا یەک ساعتە لە مطبەخەکە خەریکی چابووی؟ چی کەوتم با گوڵەکەی من چایە بخوا. دەمە برسیمە. تەلەفۆنێکی بۆ بکەڕەوە بزانە بۆ نەگەیشت. نازانم ئەم هەمەیە یەک دق ئەوەتانێ. ئەلو ئەلە وەستا مەحەمۆ چۆنی؟ لە خزمەتان ئەمریکا. ئەرێ کاکە و کەبابە نەگەیشت بە قوربانەوە یەک سەعاتە چاوەڕینمە. چۆن نەگەشتووە یەک سەعاتە بەخوا نردوومە. وەڵڵا نەگەیشتووە وا خێزانم برسیەتی فریامان کە ڕۆحەک. یەک دقە دای خەرە بە ساقە ویستە تەلەفۆنی بۆ بزانم چی نەگەشتووە. وەرە ناوی دەما بۆ چۆ چوو بێ. هەڵی ناگرێت. بیبەرەوە بیبەرەوە. تەلەفۆنە بۆستەوە. نەیبزانم. ئەلوها باوە. ناسی ئەوە تۆ لەکوێ بەمریشکا و وەسەیاسین تەلەفۆنی گرڵ کەوابەکە نەگەشتووە. باوکە نەچوت کەبابەکە بەرە ماڵی کاکی یاسین. لە بەردەم کام ماڵیان کاکە؟ ئەوەی ڕزگاری. وەرە کەی وتم بۆ ئەوێ بەرە وەرە وتم بۆ ماڵیشە تازەکەی بەرە کاکە تۆ بۆ چۆ بڕ. باشە باوکجان. تاو غەڵەت هاتووە من نەبێ بڕۆم. وڵاتی چی وەرە تۆ ماڵی نەزانی؟ ماڵ کێ؟ ماڵی ئەوە؟ وەڵا نەوەڵا هینە تاو. وەرە بۆ هەر شوێنێ چویان بێ بڕۆ دەی بڕۆ چم حەیانە بە بڕۆ دەی. باوکە. بڕۆ دەی بڕۆ بەچیە ڕۆی؟ بەمە خیرە سێ بە هەر بەچیە مایەڵە وەرە کوڕە بڕۆ دەی بڕۆ دەی بەخوابی حەیایان بەرم نانیە بیخواژنایانە ئەی بڕۆ دەی. ئەو خۆیەتی. با بڕۆین. ئەوە تا. بیکەنەوە ئەی. چیە ئەوانە بەبێ ئوسوبی لە دەرگایە؟ یاسین بەغدادی شلونێک بە هەفتە دیار نییە مەشنی تازە هێناوە ساوەر دەرخواردی منەی کەباب دەرخواردی. ئەوە کێیە؟ ئەوە چییە؟ سوالکەرە؟ ئیدە شتێکی بەرێ؟ ئەوە کێ؟ ئەوە بە کێ لە سوالکەر؟ نەدوێ بە دیاتۆری درای واو کڕیوە منیش جنیە لە بەرمە بیکە. نەیکەیتەوە تۆ پێم نەگەیشتەوە. بەقەبری باوکم خەومە. کاگاسین باش و دۆزیمەوە وەڵڵا ماڵتە. کورە ڕووی خۆت و باڵکی شوێ ڕەش بێ پیاوم لە ژێرمە کەباب ناخۆ دوو بێ ڕاکەم. نازانم.